چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک ڕایدەگەیەنێن سەرکردایەتی کورد پلانی ڕوونی بۆ قۆناغی دوای شەڕی داعش بۆ ناوچە جێناکۆکان نییە و بەشێک لەوە کاری دواکەوتنی ئۆپەراسیۆنی حەویجەش بۆ بێپلانی کورد خۆی دەگەڕێننەوە. مەسلەی حەویجە یەکێکە لەو کێشە گەورانەی کە بۆ کەرکووک هێشتویانێتەوە بۆ کوردستان هێشتویانێتەوە دەبێت بە بەرنمەیەکی باش و هەماهەنگی تەواو لە بین هێز و لایەنە سیاسیەکان بکرێ بۆ ئەوەی بتوانرێت لە ئایندەیە مەسلەی حەویجە بەزەرر بۆ کورد و بۆ کەرکووک نشکێتەوە چونکە ئێمە دەزانین مانەوەی حەویجە بۆ خستنە دوای مووسڵ بەشێکی پەیوەندی بەو ململانیە هەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و ناوەند لە بەغایە هەیە. دیارە ئازادکردنی حەویجە گرنگە بۆ سەقامگیری کەرکووک و دەوروبەری بەڵام لەگەڵ گرنگی ئەو ئازادکردن ئەوە گرنگە کورد دەبێت ڕێکەوتنیەکی وازح و دیاریکراوی هەبێ لەگەڵ حکوومەتی ناوەندا نەک شێوەی ئەو ڕێکەوتنەی کە سەبارەت بە مووسڵ باز دەکرا لایەنێک دی و ڕێکەوتنمانەوەدا دەرکەوت هیچ جۆرە ڕێکەوتنێک بۆیە بۆ کەرکووک دەبێت ڕێکەوتنێکی زۆر وازە هەبێ لەبەرەوەی ئازادکردنی حەویجە گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە ئازادکردنی حەویجە نابێت بێت بە هۆکارێ بۆ ئەوەی حکوومەتی ناوەند لە ڕێی هەندێک میلیشیاوە یان هەندێک هێزەوە گرفتی سیاسی بۆ شاری کەرکووک دروستکە بە تایبەتی هەندێک هێز خاوەن ئەجندای سیاسی مەترسیدارن بۆ ناوچەکە بۆیە دەبێت ڕێکەوتنیێکی دیاریکرا و تۆکمە هەبێ بۆ ئەوەی تەجروبەی مووسڵ دووبارە نەبێتەوە. ناشکرێ بۆ دوای لە ئاوچوونی داعش لە سنووری مووسڵ هەرێمی کوردستان بێ بەرنامە بێت چونکە لە ڕابردوو بینیمان بیستمان کە پرۆژەی هەمەلایەنە یان ڕێکەوتنی هەمەلایەنەی بەغدا هەرێمی کوردستان کۆمەلگەی نێودەوڵەتی و هەپەیمانی دژی داعش هەیە بەڵام دەرکەوت ئەوە قۆناغەکان بەرەو کۆتایی دەچێت داعش لە مووسڵ هێشتا هەرێمی کوردستان ڕوونیە چی بەرکەوتووە چی دەست دەکەوێت لەو ناوچەیە سەرباری خەسارەتێکی زۆر لەو سنوورانە. ئەندامێکی لیژنەی یاسایی شوبەرگری لە ئەنجومەنی نوێنەرانی شای دەگەیەنێت تا ئێستا ڕێکەوتنی هەوبەش لەسەر ئۆپەراسیۆنی حەویجە نەکراوە. طبعاً ئێمە لە مجاملە دوورکەوینەوە هەموو ئەو هەماهەنگیانەی کە هەیە هەماهەنگی کاتین شتێکی اتفاقی استراتیژیە لە نێوان ئێمە لە نێوان بەغدایە هەیە اتفاقێکی استراتیژی لە نێوان پێشمەرگە وەزارەتی بەرگری عێراقانی اتفاقێکی کاتیمان هەبوو بە ئامادەبوونی ئەمریکای اتفاقێکی سێلایەنە بوو بۆ دەستپێکردنی ئۆپەراسیۆن ڕزگارکردنی مووسڵ بوو ئەوەی کە لەو اتفاقیە یەک خاڵ بوو کە ئێمە قازانجمان لێکردوەکو کورد کە ئەوەیە بە حزوری عبادی و نوێنەری ئەمریکیەکان لەگەڵ سەرۆکایەتی هەرێم وەزارەتی پێشمەرگەیە ئیمزا لەسەر ئەوە کرا بە هیچ شێوەیە عێراق باسی ئەو ناوچانە نەکا کە پێش 11 2016 پێشمەرگەی لێیە کەواتە کەرکووک و ناوچەکانی تێ تەنها ئەو سوودەمان بینیوە لیان بەڵام وەکو اتفاقی درێژخایەن و استراتیژی هیچ اتفاقێکمان نیە تەنها ئەوەی کاتیە و بۆ دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەنەوە پێم وایە لە دوای تەواوبوونی ئۆپەراسیۆنی حەویجە هیچ اتفاقێکی ئەمنی سەربازیش نامێنەوە ئەوانش اتفاقی کاتیان لەگەڵ ئێمە هەیە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا حەیدەر عەبادی چەند جارێک باسی لە ئامادەکاری بۆ ئۆپەراسیۆنی حەویجە کردووە بەڵام لەسەر ئەرزی واقع هیچ کام لەو بەڵێنانەی فەرماندەی هێزە سەکدارەکانی عێراق نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و لە ئێستاشدا حەویجە بۆتە پایتەختی تیرۆریستانی داعش لە عێراق. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.